بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان وخوشويستانم كتابي الأذكار إمام النووي كالكتاب زور زندوة كان كإما لميداني ذكرى ومن لئك لو عبدان بن كهميش ذكري خواك أوانيك ذكري خوا زور أكن أنواع ذكر من بوئهن ماندو مبا أو ذكر الطواكر ذكري كتر بيتاقد بلام ذكر ألفة بيوكر ذكريات اللبركة حتى أو رجاء أمرين أما خريك أم ذكرانا بن هشتا ذكر من ماوا أم روشتي زور قرنگ من إمام النووي بوباسك أفرمي طبعا بعادتي إنسان أخوي خوابيني هندي اللي خوكاني زور باشا هنديك شان نار حتى باي أو يك إنسان غمي بيا بخوا سبحان الله طبيعتي إيما بتاعتي لكوردا أجر خويك خوش بينين هاري خسرش ناكين هيش باسی ناکە ئەگەر خەوێکی ناخۆشمە بی دنیامە لێتەوەیەک ئەچین بۆ لای ئەمە لە ئەچین بۆ لای ئەومە لە بەشکم یەکێ بۆمان تعبیر کە ئایا ئادابی ئیسلام نییە بۆ خەو طبعاً ئێمە عەرزم کردن ئیسلام هەموو شتێکی منهەجە بەرنامەیە یاساش عەینەن دانراوە مەسەلەی خەوەکانمان بۆیە ئیمامی نەووی یەک بابی بەشی داناوە ئەفەرمێ ما يقول إذا رأى في منامه ما يحب وما يكره ئەوەی کە ئینسان لە خەوا ئەیبینێ شتێک ئەبینێ باش و شتێک ئەبینێ خراپ چی بڵێ یانی ئەفەرمێ فەرمای شتێک لە بوخاری شەریفە هاتووەمانە گەڕێتەوە ئەبی سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ گوێ لێ بۆ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ إذا رأى أحدكم رؤيا يحبها ئەگەر کەسێک خەوێکی بینی و زۆری پێخۆش بوو خەوەکە فإنما هي من الله أو خويك لخوا جل جلاله فليحمد الله تعالى عليها وليحدث بها باسپاسی خوای لەسەرکە باسیکە لەناو خەڵک بۆ خۆشەویستەکانی باسکە تەسەوەر کە دووشت یعنی خەوی خۆشت بینی ئیلا بێ سوپاسی خواکەی ئەممان فەرامۆش کردو خەوی خۆشە بینین گوێی نادەینێ ئەلحەمدولillah خوایە کە ئەم خەوە خۆشم بینی خوایە سوپاس بۆ تۆ کە من ئەم خەوە خۆشم بین خەوێک ئەبینی دڵت ئارامەکاتەوە هەستەکەی سوپاسی خوای لەسەرکە یەک دوو باسی کە بۆ خۆشەویستانت للروايتك هاتوا عليه فلا يحدث بها إلا من يحب بانتبو همو خلقي باسكا كي زور خوشويست للابس بو أو كسي باسكا بروا بو أو كسي باسكا وإذا رأى غير ذلك أجر غير أما يبيني اشتكي بيني ما يكره مما يكره بينا راحته فإنما هي من الشيطان خوينا خوش للشيطان وشبك فليستعذ بالله من شرها باشا پنا بگرێ بەخوای پنا ئەگرم بە تۆ لە خراپی ئەم خەوەی کە بینیومە ولا يذكرها لأحد با بۆ هیچ کەسێکی باز نەکا خەوی ناخۆش ئەمە ئێمە بەعکس و ئەجۆڵێنەوە خەوە ناخۆشەکان بۆ خەڵک باسەکەین ئەچین ئەگەڕێن بەشکم یەکێ تعبیرمان بۆ بکە نە فلا يذكرها لأحد با قەت بۆ هیچ کەسێکی باز نەکا فإنها لا تضره ئەگەر باسی نەکا زەرری لێ نادە بەڵام ئەگەر باسی کرد زەرری لێ ئەدە کابوو خەوێکی ناخۆشت بینی قسەی لێ مەکە باسی مەکە هیچ زەررێ بۆ تۆ نایە ئەمە وتەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم تەسەوورەکەن هاوار مەڵم کاکە تعبیری خەو ناکەم بڕۆ ئەکەن جاری وا هەیە ڤایبەرەکەم 40-50 لە هەفتەیەکە لایەنی کەم 50 کەس خەوی ناخۆشی بۆ نووسیم بۆی ناردومەوە کورە کاکە تعبیری خەو ناکەم هەر ئەینێرنەوە بڕۆکە جاری وایە کەسی وایە 5-6 جا پێم تۆ کاکە تعبیری خەو هەر ئەینێرێتەوە هەر خەوێکی ناخۆش بینە هەمە نووسێتەوە ئەینێرێتەوە خەوی ناخۆش باز مەکە فلا تضر پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئێرشادی کردی بەس باسی مەکە پەنا بگرە بەخوا یەکەم دوو باسی مەکە هیچ زەرێ بە تۆ ناگەنێ مەهما کان خەوەکە ناخۆش و ناڕەحەت بێ لە صحیح بخاری و مسلمە هاتووە کە الرؤيا الصالحة یا الرؤيا الحسنة من الله خەوی باش خەوی صالح لە خواوەیە والحلم من الشيطان خەوە ناخۆشەکان لە شەیطانەوەیە ئەگەر شتێکت بینی پێت ناخۆش بوو بەلای چەپتە 3 جار پف بکە أعوذ بالله بکە لە شەیطانی الرجیم فإنها لا تضر قەت زەرر لێ نادا ئەو خەوە ناخۆش ئیمامی نەووی طبعا ئەفەرمێ ئەو نەفەسە چۆنە بەلای چەپاکە ئەیکەی ئەفەرمێ ئەوەیە تفێ بکەی بەبێ ئەوەی ڕیق و با بڵێن تەڕی لە دەمتەوە بێتە دەرەوە هەر بە وشکی سێ تف ئەەکەیت بەلای چەپە أعوذ بالله من الشيطان الرجيم هیچ زەرێ لە تۆ نادا ئەو خەوە للرواية كتير إمام مسلم وما نجارته ولا جابر رضا ورحمة الله بيغمر صلى الله عليه وآله وسلم فرمويتي أجر كسي خويك ناخوشي بيني
با بەلای چەپا سێجار تف بکە ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە شێوازی خەوتنەکەی بگۆڕێ شێوازی خەوتنەکەی بەلای ڕاستە بیگۆڕە شێوازەکە بزانەوە پشتا کەوتی بیگۆڕە بە هەر یەکێک لە شێوازەکان چونکە ئەفەرمێ وليتحول عن جنبه الذي كان عليه ئەگەر لەسەر لای ڕاست بووی بچۆ لای چەپ لەسەر لای چەپ بچۆ لای ڕاست ئەلێرە لەوە چی تۆ بڵێ سونەت وایە لەسەر لای ڕاست نە ئەمە حاڵەتێکی تایبەتی خەوە ئەگەر خەبەرت بووی و هەستی کرد بەسەر لای ڕاستەوەی خەوێکی ناخۆشە بینیوە سێجار تفەکەی لە لای چەپ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەکەی شێوازی خەوتنەکەی خۆت ئەگۆڕی شێوازی خەوتن زۆر گرنگ ئەفەرمێ لە ڕوایەتێکی ترا طبعا ئێرشادێکی زیاترمانەکە ئەفەرمێ ئەبوو هەڕێ بۆمان ئەگێڕێتەوە ئەگەر ڕۆیایەکە بینی خەوێکە بینی ناخۆش بوو چی بکە بۆ کەسی باز مەکە هەڵسە نوێشکە نوێش خەبەرت بۆ تۆ زۆر ناخۆشەوەکە دوورکە نوێشکە بخۆر ئەوە شێوازێکی تر لە شێوازەکان لە تعلیمێکە لە تعلیمەکانی تر لە فەرمایشتێکی ترە هاتووە ئەفەرمێ ئەگەر هاتوو خەوێکت بینی پێت ناخۆش بوو سێتف کە بەلای چەپا و ئەم کەلیماتە نەبڵێ بڵێ اللهم إني أعوذ بك من عمل الشيطان وسيئات الأحلام خواهیان پەنا ئەگرم بە تۆ لە کردەوەی شەیطان و لە خراپی خەونە خراپەکان پەنا ئەگرم بە تۆ ئەفەرمێ فإنها لا تكون شيئا تر هیچ زەرێ لە تۆ نادا هیچ خراپەیەکی نابێت